لە کۆتای یاری هەفتەی سێمی خولی لاوانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر لاوانیانی هەولێر لەسەر یارگای دووەمی خۆی میوانداری برایەتی کرد. لە سەرەتادا بێدەنگی باڵی بەسەر یاریگادا کێشا بوو. بە ڕۆژوبوونی بەشێک لە یاریزانەکان و گەرمی کەشوهەوا و هەستیاری یاریەکە کاریگەریان هەبوو بۆ ئەوەی کەمترین دەرفەت بۆ گۆڵ تۆمارکردن ببیندرێت. لە کۆتایەکانی نیوەی یەکەم برایەتی باشتر دەرکەوت و چەند جارێک لە گۆڵ نزیک بوویەوە، بەڵام پێی نەگەیشت. لە نیوەی دوم لاوانیانی برایەتی بە بەهێزیەوە دەستیان بە یاریکردن کردەوە تاوەکو لە خولەکی 58 لە ڕێگەی ئەحمەد دلێرەوە بە گۆڵ یەکەم پێشکەوتن. برایەتی دەرفەتی زیاتری بۆ زیادکردنی جیاوازیەکە بۆ ڕەخسا، بەڵام لە دەستیدان تۆپێکیش ڕێگای ستونی گرت. لە خولەکی 73 لاوانیانی هەولێر سوودیان لە فاوڵێکی ڕاستەخۆ بینی و زانا زاتی بەسەر ئەنجامەکەی بۆ کوڕانی خاوەن ماڵ یەکسان کردەوە. لە دوا خولەکان لاوەکان یانەی برایەتی دەرفەتی زۆر باشیان بۆ ڕەخسە تاوەکو گۆڵی دۆم سەرکەوتنیش تۆمار بکەن، بەڵام دەرفەتەکان زۆر بە ئاسانی لەدەست دەدران و یاریەکە بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەلایەکیان بە کۆتا هات. سەرەتا بە دەستپێکێکی باش دەستمان پێ کرد، بەڵام لە تایمی دووەم لاعبەکەمان نزیکەی ساعتمە زەحمان بە ڕۆژوو بووین لۆیە جەوی یاریەکەش زۆر زۆر گەرم بوو. داوامە لە ئیتیحادیە وەختی یاریەکەی بکەنە تاخیرکەن بکەنە شەو، بەڵام ئەنجامەکە زۆر لەمە باش بتوعلەکە چکە بەخۆتان نەزانێت یاریەکە چۆن بوو، چکە برایەتیش ئەوان زۆریان بە ڕۆژوو نەبوون. بێتگرەوەش لاعبەکەمان لە خۆ چوو لەبەر جەوی گەرمەکەی و دەستخۆش لە یازارەکانەکەم لە کات تەدریبی کە توانیمان بە 4 ڕۆژ فەرێک پێک بێنین ئێستا گەیشتینە سەردارەی بافخار لە پێشێن. ئەلحەمدولیلا زۆر سپاس بەخوای گەورە. ئەلحەمدولیلا ئەستێکی باشمان پێشکەش لەگەری سێم یاریەکە توانیمان گۆڵیش تۆمار بکەین، بەڵام دەرفەتی کەمان بۆ ڕێکرد، بەڵام خوا مەوفەقی نەکردین. ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو قەرەبووی دەکەینەوە ئینشاڵڵا. لە یاریەکانی دیکەی ئەم هەفتەیە خولەکە شەقڵاوە و ڕواندز بە 2 گۆڵ یەکسان بوون و پێشمەرگەی هەولێر بە 3 گۆڵی بێ وەڵام لە هەندرێنی بردەوە و ئاڕاتیش بە گۆڵێکی بێ وەڵام لە سۆرانی بردەوە. بەم شێوەیە هەولێر و پێشمەرگە لە پێشەنجی خاوەنی 7 خاڵن، هەندریان 6 خاڵ و برایەتی 5 خاڵ و ڕواندز 4 خاڵ و ئاڕات 3 خاڵ و شەقڵاوەش تاکە خاڵێکی هەیە و سۆرانیش بە 3 شکست پێ خاڵە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.